يا باي يا باي يا أبد 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 الليل أبد الليل أبد الليل وهمومي علي عليل وعلى وأحبابي يا أبا والله يا يتهمونك يا قلبي يا قلبي يا قلبي وانت هايم وما يدرون بحب النبي يا ابا يا ابا والله يابا مثل مجنون ليلة مثل مجنون ليلة أصبحت غايم أدور بالفل رسوم يا باوف يا با يا با يا با يا با أدور بالفل رسوم الطيار جرحنا بقلبي عيو علي داويني داويني يا ابو صالح الله يداويني يا با يا با يا با يداويني في ويلي يا ربي صلي على امين الصاعد يا ربي صلي على امين الصاعد ملحظ الظلماء نور بارد ملحظ الظلماء نور بارد امدح بصدق النبي رعى الوفا خليفة الإسلام بعد المصطفى شيخ على فعل الحقيقة منصفة وصدق المختار أول صادق من بعد غي امدح ونادي يا عمر اقام دين المصطفى خير البشر الطشريق بسيفه لمن ظهر طوعا لدين الله عدل فارس ما صغر المصطفى خير الورى قام الدجى لله عبدا شاكرا يا ليتني خادم لهم في الآخرة عبد لكم يا أهل الحقيقة لا يا رب غثنا بالمكلا حيدر باب العلوم وداحيا لخيبر
اللهم صل على محمد، اللهم صل على محمد. بارك الله فيك على سيدنا ويهر بشي. السلام عليكم ورحمة الله وبركاته. ورحمة الله تعالى وبركاته. أي بارك الله فيك. صلاة إخوان صلاة إخوالتوش أي بقربان. سلام منا وبركات عليك. الله أكبر. وعلى أهل بيتك. اللهم صل على محمد. ولمن رباك بالخير. الله. أي بارك الله فيك. إن شاء الله دي شافير دوس الأعلى. رحمة داي وبابته. اللهم آمين. قدش ترازيبت رحمة التو دي بابته وبيرو بابيرته وخزمو كسكرته وديرو نزيكته. آمين آمين أجمعين. دوستته وهوالته. سلام. دكتور شو بيجي أبغى مقولي. أبغى مقولي تبيش أبغى. وای خودش ترازیبت رحمت و دی بابت و پیر و با پیر وای خودش ترازیبت رحمت دی و بابت ایست مداك. السلام عليكم ورحمة الله وبركاته. ده روش و شوید پیروس مدر باز کرن. ده روش دسپی که ادوی هی با پیروس ایشالله خدا قبیل کربن. اوله رحمه دسپی که دلوفانیه. اف ده روزه ما در باز کردن ام دعاش خودت کین ایشالله خودش همیا قبیل کربت. ایشالله خودت دلیوانا نرم کت اوید هشتا سستو پست. خواندنا قرآن پیروز داد، کرنا نویجت خود داد، کرنا تراویح داد، خواندنا صدقات و خیر، کرنا صدقات و خیرات داد. اوید هشتا سست دست نهاویتیه. ما 20 روزت ماین مش اوروپی و اوسطه مغفره. ام دعاش خودت کین خودت گناهت ما بغفرینت. الما ببورد وخد رحمة خود قال ما بكت أم بجهنا ده روج الدماء كيش مهمة وقتي أم بيجين ما ده روج دار باز كرن يعني زمانه كي قالك باش دار بازي بس الحمد لله اشتغل بيش يا ماماي درجة رحمته خد تعالى همي قواد فكرينا أصلا درجة لدانا خدينينا همان فكرينا تدي أكثر تشاجور تدي دخوز عفوجي أو زي ليرة شتشي زور جرينك يا ببيت زنابش تو بنرانش بالنوع خواهي قول ربانك دك هذا فرمي وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. يا الله يقول لقل شيء لقل إيمان داري وتوبوا إلى الله همو تان بقرينوا أيها المؤمنون ويا شو كبيغمبر صلى الله عليه وسلم بردوامي استغفاري كرديا يعني إني لا استغفر الله في اليوم 70 مرة وفي رواية 100 مرة اللهم صل استغفر الله كرديا حتى الحديث كذا فرمي إنه لا يغان على قلبي فرمي زور زاران وكوشتك بآجاج لصدلهم بيادبي لسر أوندش بيغمبر صلى الله عليه وسلم دعوة استغفاري كده. اللهم صل على محمد. شرنيا بعربي جبي بري يا ربي لي مخوش. كردي أزمان أخوي شيرين أحمد إن شاء الله خدش ترازيبة أبو شهاب الورد إن شاء الله دي تشابهشت يا أحمد. أحمد دي تشافير دوسي. أحمد أفنوف شيرين تهي. أحمد كارت أبو جلكت كردينا كيني. ولا ودهي بيرقصي رجع جلكت كرد. تدهيكر بين يعني خودش ترازی بود ده تحینا با کرمان هکه حجیبت بلا بخو بشته بس پاره ها نه بلاش بیند وانا احمد پاره دیدن کاکا اگر هبی ایشالله ها نعمت تا خودی هر نافچه که کردستان تشتکه بر همه که طیبتی هی خیر و برکت ایشالله خیر و برکت هر ببینن یا ربی ادعونی استجیب لكم یکشوان طیبتیش یا آتت قرآن و پیروس و گل جارا وید ام بیرا خوب ببینین خود تعالی بیجد دعاش ممكن از دي برسوا ودم خلاص شو وقتك كتب تو درجه قال ربكم ادعوني استجب لكم ان الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخلين ان شاء الله خدای من پارز امين يا ربي يكش بابات جرينج ام افشوا بحسكين رنگ هو صقل جلال دفمت تستكي قالك بتشيك بتيانجي الصاده بتكو ام هزرا خوت دانا كين بس با گناه كم مازنه خدای تعالی سرزار پیغمبري اللهم صل على محمد نهیا ما جکری ام خوجه دیر بخین و بطایبتش دوی سردمی دا و بطایبتش مهمی آشیکو دو هیا کیوت چت کیونا چت خود چوت خود و سردمی سوشال میدیای ول مروفیتت و جا مروف دستی وردانا جیانا اکدوب کد صدقی چی و در روی لگل چی ادیلو اوت نکرد ادیلو نتسوی فلانت زی ادیلو زور زار بمقابله کش توشی دولة روي جنابي وبنراني جاين توشي هلاي دبي دريلا شوية وكابرا ممكن جيكي خوي ديارنا خا دريلا شوية نشي ملويجنية توشي تداخلي جياني هو يكدو مكان او تستكي ما مصطري بها الرسالة دلوقتي ها اويا اويا موضوعك كيكك خريكي ايشا شيبو كاكا اتولي قري
بس الوي وقتی تو چی وقتی بو کارکی خیره بد بیجی کاره تو بوش فلان تشتینا کی کاره فلان تشتینا که اوه بلا خودت حالا ریکاب ویدای ام وی بکی ام پروژه چی خیری تی به هر دکمان وکو یک بالضبط پروژه خیری کی بکین وجا ام خود حس که اوی بابتش لانه آینی مرووی و وش لانه وی سردمی و بطیبتیجی که حتی چراده ها اف صفاتا یانجی اف خویا بو هندك بیا خو فیر بوا فیر بو خو فیر بوا ناتوانی دست برداری بی حتی چراده کاریگری لسر جانی خودی خوی دکا کساتی کی بهیز بی کساتی چی لاوازی هبی به آگابیشی لوی که خلق ایتر بتساوی کی گتکه بتشوک تماشای دکن ام اف شباب طيبتيجي خذي حسكت ما مستاكي عزيز وخوش تفي اتقال ما ضابط وتقال ويجي دار راهن ركب طيبتيجي يقشى بيدان مروفيد اتقال ما ضابط هر دو جيب لا كلام كان ما مستعلي هر تلي ما مستاي ايني وتقال ويجي دا برئيس احمد نوزاد جليل راهن بدولتي بواري سركردات يا خوت يونجي راهن ركب طيبتيجي كشى بيدان مروفيد قال عليكم السلام ورحمة الله وبركاته عليكم السلام السلام عليكم جماعة صحتك شلون أخي كان شلون لا حاطة إذا شلون توزع بين ورا فيري ربين ورا فيري هي خدش ترى أي سلام ورا إن شاء فيري الله نافرم يلا كاكبا باش نزنابتان أحوالتان باش أخيرا ما وصل شي باش خير يا استاذ يا أخوة موفق بن سلامة بن سركوتوب إن شاء الله أبا أمد بيج نبي برقيس برقيس هري والله أما الزاخوية نظام شالي كردي البس جديدا وعيش حميدا شالي كردي اللهم آمين اللهم آمين شالي كردي سلامة بيه زلي كردية مهم أوزا إذا نابي شت هروا هم لازم ما وصل شي تايبته اخر هكاكا باو زارت نوع ديزاينك ولو لقال توري بابا كمان خليك بلين ما بخو من او ذكي تقريبا خريقة تبت التدخل تدخلاتك هكا او تسيو او لا لا إن شاء الله أول أخوش دبيني منى شي بشام بدين بالضبط ما مصلح أحمد خو بالتداخل حساب نايم ونيش لا لا إن شاء لا الله نيش او دو ما مستعمل لقرا ده شرعين هو ما مستع علي وين ذكرت استعمال بسيارة شبكة وتسيب التداخل تدخل هو اللي هذا لا خدمتان ما مصلح علي لقى رمضان يكوي او صالح مو قلت من الحمد لله الحمد لله هو البيكو هرسيك افاش لا ما يزادي رمضان خوش وخا قبلك قوتيان زور بعجلة بپلها تويتبو كره عجله قلت يعني كاكا ساعه 12 بيش 12 ليبا كهرباء كوجا وانا مزان كوخم غوريو يا الله كهرباء وقت زور خراب كهرباء دبر ايه تخو اخ وقت كهرباء براني وانا بخوي هو دارين او كش سر سك بيكزاري ببروجي روناكي بربر روناكي لهم زي كبي ببيستار كازميري ان شاء الله بروجي سركتو بيجراني جنبي لما جا قصيله سر ذكري هو دار والله 20 صاله جو بيستم دلن كهرباء 20 ساعات او دبي ان شاء الله هرب نمونه 2007 ولا شويه مولدك مان ترتيب كربو دانا ابو ايه هكا او بروجي هالجرند مولد كان نمان ايه كهرباء احمد بروجي احمد اسماعيلي هاتبرهم هرشي مولدي لكردستان ناميني ان شاء الله ان شاء الله 2007 دنقش دكا بروجي اسا او 2000 خليك قبل 2007 خمي كهرباء حكومة وزارة الكهرباء لو تداخل شيء ما وصل ما وصل بريس هاتم للري وبل هاتم خواز زاني بس دعمك سابو زمداني مدانا اقول لك انه خلق نزاني ملايا وهذا رواه وامزاني تاخير قال لي لكاميرا الندى يا وزا الري باشا نيزيك بريك لكاميرا الندى اي باشا كاميرا لكاميرا دافيد وهي مباركة جدين زور خوش تاصل دانا تاصل مع سنه ملاياني نذر اشتنا ايوه مستعد سلام ديالو ما مصطفى ها ان شاء الله لقى ما مصطفى احمدش او إن شاء الله. او بابتا لو خلشي رونا كينو ان شاء الله الرنقة اتو عقاد لخوت نبي هندك شتي كي هم لسرد جناح دبي هم خلقي جبت تساوي شي كنت ما شدك بي عقاي لوي ونيا خلقي مثلا زور زار بسادي تمشى من كرديا او زب اشتري نمونه او اما بقران بفرمود كان بيغمبر صلى الله عليه وسلم بتسنينا وبابتك بابتي دوله منكي كو باسكرا باش اما كيني بومان هي برسيان لخلشي لإيشو كارو باشو خرابيان كينيج جناح لسرمان كأو دبت التداخل دبت الدست وردان لجياني خلاص يا الله بسم الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه خواهي جورا طاعة عبادتي هم لا قبولك وبنران ومسلمان بقشتي وهم لا بتايبتي خواهي فرورجار رمضان أو ما ولا فضائل وخير وبركتي أو رمضان بقسمة مامك اللهم آمين
طبعا ئەو تەوەرەکە زۆر قسە هەڵدەگرێت لە ڕوانگەی ئیسلامەوە عولەمایان وایان وەسف کردووە کە سەیەکی ئیسلام بریتیە لەو بابەتە یا الله سەیەکی ئیسلام و دین چونکە قەزیەکە هەم جانیبی دوو لایەن دەگرێتەوە وەکو ئیبن قەیم زۆر جوانی وەسف کردووە دەفەرمێ حتا پێغەمبەر عەلەیهی سڵام وسەلام هەرچی باسی ئەو بابەتە دەکا یعنی کولەن ئەوە وەڕع و تەقوای تەواوی تێدا باس کردووە لەو حەدیسەی کە أو جاري سرتها خير الكلام كلام الله اللهم صل على خوي تعالى دفرمي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون يا الله كل يرد براسي أو بابته يكسر والذين هم للزكاة فاعلون دو عبادتي زور جرنج هم نيوش هم زكاة دو ركن إسلاما بلام لنيواني عنده شتيك هاتوت بخوا وصفي كردوا كو خلق زماني خوي بقري لا شتي اللغو بطال قيل وقال شتي بمعنى وبيكلك كليرة سرنز من راد شو بو فرمودي بيغمر عليه الصلاة والسلام كفرمي من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه جوانترين صفة آكارو شاكاري مسلمان أويا تدخلات لشتيق نكا ككم زور دورو نزيك بيواني بويواني يا الله روجانا أما توشي أو شيش أدبي حريا كم تلفون بودي تماشي مامۆستا باشی مامۆستا ئەرێ لەکوێی چێر لەکنە مشکلەی تایبەتی خۆیتی یەکەم پرسیاری ڕۆژانە دەیان پرسیارمان لێ دەکرێ ئیحراز دەبی جارێ مەلاشن لێ نەپرسی لە چێی احتیادیە باشە مامۆستا ئەحمەد یەک قەوسی زۆر گسکە مامۆستا ئەحمەد ئەوە لە شوێنی تریش هەیە یان ئەوە بوویتە کللتور بەس لە کنەمە هەیە یەکەم پرسیار ئەو وەکو مامۆستا باسی کرد لێتە پرسن لەکوێ چێت لەکنە لە وڵاتان و دنیا ژوایە یان ئەوە بوویتە کللتور و خوەک لە کنەمە بەنای خوای گەورە و میهرەبان سەرەتا ئەو ڕوخسەتە تۆزێک بە تەوزیحتر پێ باسیش دەکەین لەوەی تێبگەین ئێمە بۆی لەو مەوزوعی تێبگەین هاوچێشەکێ بۆ سەرەتا دەبێت تێبگەین باشە لە تەداخولکردن جارە پێناسەکەی چییە ئەوەیە مرۆڤێک تەداخولی کار و کەسایەتی مرۆڤێکی تر دەکات بەبێ ئەوەی داوای لێکراوی مرۆڤی دووەم کە تەداخولی دەکرێت داوای نەکردیا تەداخولی بکرێت ئەسڵەن ویستیشی نییە ناوێت مەسەن ئێستا تو ناتوێ من یارمەتی تو بدەم تەداخولی تو بکەم باشە نەویستت هەیە نەداوات لە من کردیا کە ئەمن دێم تەداخولی تو دەکەم ئەوە دەبتە ئەو شتێک کە ئێستا ئەمە باسی دەکەین باشە ئەوە یەک هەموو کاتێک خراپ نییە و هەموو کاتێکیش باش نییە بەڵام زۆربەی جارەکان خراپە کەمێک حاڵەتمان هەیە باشە دەتوانم بڵێم لە کەلتوری وڵاتان باشەکەی هەندێک بەکاردێنن خراپەکەش کەمێک بەکاردێنێن بەڵام لە کەلتوری ئێمە خراپەکە زۆر بەکاردێنین بەڵام باشەکەی کەم باشە بە لیرە ئەوە تعریفەکە وەڵاهی جوانە دەستخۆش لە وڵاتانی مەسەرەن بەپێی ئەو توێژینانەوەی کە کرایە چین ئەو پرسیارانەی کە دەکرێت لە کاتی پەیوەندیەکی تەلەفۆنی لەکوێی چ دەکەی یانەوەتە یەکسەر پرسیارەکە دەکا کە خودی مەوزوعەکەی مەوزوعی لەبەر ئەوەی ئەوان دەڵێن کات لە لای ئێمە زۆر گرنگە من ڕێگە بە خۆم نادەم بۆ کارێکی تایبەتی خۆم کاتێکی زۆر لە مامۆستا بگرم ڕێگە بە خۆم نادەم لە پەروەردەی خودەوە ئەوانە لە منداڵیەوە لە وڵاتان پەروەردەی خود دەکرێن کە ئەتوو کات لە لای خۆت زۆر گرنگە بۆ خۆت زۆر گرنگە چجای ئەوەی بێ کاتی خەڵکی تر بگرین تەلەفۆن دەکا لە فلیمەکانیش دەبینین لە توێژنەوەکانیش دەبینین کابرا تەلەفۆن دەکا هەلو تاوا یەکسە دەستە ناو مۆزوعەکە کە دەڕوا بەس دەڵێ بای تاوا ینی بەڵام ئیمە جارێ ینی ئەو خۆ بەس جاری لە کنەمە هەیە لە هەموو ئەو ئەشدای دەپرسەوە چارێکە قسەی دەکا هێشتا نەچتە ناو بزانم موبایلەکە سایلنت نییە سامت نییە یان هە خودی وەش مامۆستا ئەحمەد پێی دەڵێ کابرا دەرێ لەبەر چ لەوێ لەبەر ینی هۆکارەکە دەڵێ بزدەبت لە چێن دەری قەناس دانەنا بزەبت لە چێن دەری ئەو شتە هەیە ئەوجا ئەگەر هاوچێشەکەی تاوا بکەین ئوستاز ئێمە هەندێک جار باشە بەڵام زۆربەی کات خراپە ئەو تەداخولکردنە چۆن لە حاڵەتێکدا کابرا لە ناو مەترسیەکی زۆردایە سیارەکە دەبینین دامی کردیە تو ناگرێ بڵێ من تەداخولی ناکەم ئەوە لە مەترسیدایە ئەلو حاڵەتانە ئێمە دەڵێن باشە کاتێککە منداڵێکە باشە لە کارێک دەکا نازانێت باشە ئەو کاتی ئەتو دێک یارمەتی دەدەی ئەو شتە داخولکردنە بەڵام ئەوە باشە
لە حاڵەتێکە کە پیشەوەرێکە تۆ یارمەتی دەدەی ناتوانێت ئەو پیشێ بکە ئەوانە باشن کێشەمان لەگەڵ ئەوانە نیە باشەکان زاری دوای باز دەکەین کە حاڵەتێکەوە مامۆستای ئینشاڵڵا با باز بکە لە ڕووی ئاینیەوە خیریش ئەوە بەڵام مامۆستا توش ئەماژەت پێ کرد من حسن ئیسلام المرء تركه ما لا يعنيه باشە منێکی برادرم هەیە خوشک و براداک و بابک و ئانا مەسەلەن چ کاتێک تركه ما لا يعنيها مەسەلەن لە چه حاڵەتێک باشە خو دەبی پەیوەندیشم لەگەڵەوە نییە ئەوەی پەیوەندی لەگەڵ خەڵک بپچرێنی ئەوە پەیوەندی لەگەڵ خوای پچران دەمان ئەمە لێرە دێتەوە سەر باسیشی تر ئەو پرسیارەی جەنابەت سەرنجمان ڕادەژێشی کە دیوێ چیریکەی لێ باسکەین من حسن إسلام المرء فعله ما يعنيه الله جوانترین صفەتی دیکەمان هەیە کە پێوە هەستانە و ئەنجامدان و بەخەمەوەبوونی خەڵکە هەستانە بە ئەرچی مەسئولیەتی خۆت ئەوە لە کەسایەتی و لە شخص و لە کەسایەتی دەگۆڕێ مەسەلەن لە حاکمی وڵاتە ئەمیری میلەتێکە کەسانێکە ئەمیری چەند تاقمێکە یان ڕیسپیەکە یان داعی و بانخوازێکە و مامۆستایەکە و زانایەکە و منکەڕێک دەبینی ناشەرعیەک دەبینی من رأى منكرا منكرا أوليرا ليرة تسعو مرايا تسعو لما دبيت تدخل كان جوانا يعني منكرك دبيني ناكريت وبيغمراني خوهاتون عليهم الصلاة والسلام هموي ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت يعني بلام هموي بأسلوبي خوي وكو بيغمراني خوامو لجاني فليغيره بيدي وليس السلطية أما ليس السلطية بلام أويك فإن لم يستطع فبلساني أو داعي بانخوازو أواني داعي خيرا أوانا بتوانا لو جانبەوە دەکرێ ئێمە ڕۆژانە ئیشی ئێمە ئەوەیە مامۆسای سەرمینبەرین داعی خێرین عامیلی خێرین یعنی کەم و زۆر بەپێی ئەوە نەک بۆمان نییە تەدەخولکەین بەڵکو واجبە لە سەرمان خەڵک هۆشیارکەینەوە خەڵک خراپ خەڵک بەرەو چاکە و بەرەو هیدایەت و بەرەو نوری خوا و بەرەو مزگەوت و بەرەو خێر و بەرەو چاکە خەڵک هاندەین ئیش ئێمە ئەوەیە مامۆستا بارەکەڵڵاو فیک پیاوەک منداڵ یان کوڕ یان کچی کابرایەکی برادری خۆی دەبینی بۆ نمونە کاکە دوور نەچین جغارەی دەچێشی تەلەفۆن بۆ باوکی دەکا ئەوە ئاگاد لێ منداڵشت فێری جغارە کێشان بووە ئەمە دەبتە تەداخل و دەستیوەردان لە ژیانی ئەو عایلەیە ڕەنگە بچی لێ بدا ناخۆشی دروست یان ئەوە دەبتە هاوکاری هەیە لە منداڵ بۆی هەیە تەدەخولکە بەڵام لێرە ئەمە جانیبی نوسحمان هەیە نوسح کووە نوسحەکە بۆی نەبتە گوناح الدين والنصيحة الدين والنصيحة جات سدل صوزية سلا يعني أموجارية تقول أو بابتها وحديثات وشي دو معناه دقرته معناه يدل صوزيبون بو خلق أويتو لنقري أو جنزا نقبو بابي بكم باوك بتشي بنا حق بولاده بصورته بديوج كاي ونيا أجا وفتنة راسته خبره بو شيكا وتزقرك يشان ما ترسيسونا هاوريتي لقلبك ونيا لين يزيكوا كما دامتو أوندل لقلب بابي علاقته حتما لقى كروج علاقته حتما باي أوندتو مادام نصحه ودەتەوێت ئەجرت دەستکەوێ بە ئوسلوبێکی جوان بۆ ئەوەی مەجور بی بۆ ئەوەی ئەویش تەسیری لێ بکرێ وەکو پێ ئیمامی عومەر فەرمی ڕەحمەتی خوا لەو کەسێک کە غەڵەتەکانم بە هەدی بوو إذا رأيتم عوجاجا يعني ونیا يعني ڕەحمەت لەو کەسە بێ کە هەرچی هەڵەکانم هەیە وەکو ئاوێنەیەک چکو مسلمان ئاوێنەی مسلمانە بە من بڵێ نەک بە خەڵک بڵێ ئەوە ئاگاتان یعنی ئیثارەکردن و ناشرینکردن و بەیانکردنی عیبی خەڵک نا بەڵام بۆ سەترکردن بۆ ئەوەی کە تووشی هەڵی تر نەبێ جگەرە خراپە جگەرە لێرەوە ئەمە لێرە بە خەڵک دەڵێن هاوڕێتی ئینسانی هاوڕێتی ئینسان خراپ نەکەی هاوانە دەبنەوە کارێک لە بۆ تێکدانی ینی ئوسلوب لێرە دەورە بینی ئوسلوب و شێوازەکە لێرە غەڵەتە باو فلان باوی فلانی ئەوە ئاگا لێ کوڕەکەت ئاها هەر ئەو شێوازە باسکردنا پێم وایە زیاتر بەرەو خراتر و کارەساتی دیکەی لێ دەکەوێتەوە مامۆستا ئەحمەد هەتا چڕاددا ئەم ئسلوبەی خەڵکی خۆمان بەشەکی دەڵێم بوویتە کێشە هەم بۆ خۆیان هەم کێشیان لە بۆ خەڵکیش دروست کردووە هەتا گەیشتوتە ئەو ڕادەیە خەڵک لەسەر قسە هینان و بردن یان دەستیوەردان لە ژیانی خەڵکی لە ڕێگەی خەڵکی ترەوە خەڵک کوژرایە بەپێی توێژینەوەکان کۆمەڵگای کوردی لەسەر ئەم بابەتە هەتا چڕەدە کێشەکانی زۆر بووە ئەگەر ئەو شتە نەمینێ کێشەکان سەرەسەر دەکرێت ئەسڵەن کێشەکان نامینێ ئوستاز ئێمە یاسایەکمان هەیە یاسایەکی زانستی و ئەکادیمیە باز لەو مەوزوعی دەکات چۆن هەموو مرۆڤێک چارگۆشەیەکی هەیە با بڵێم لە پێش خۆیتی ئەو چارگۆشەیە باشە ئەو چارگۆشەیە ناوی سنتەرە باشە هەموو ئەو ئاراستانەی لەو مرۆڤەی دەڕوا بەو سنتەرەی فلتەر دەکرێت ئەو جە دەردەچی
هەموو ئەو ئاراستانەی بۆ ئەو مرۆڤەش دێ بەو سنتەرەی فلتەر دەکرێت ئەوجە بۆ ئەو مرۆڤی دێ باشە کۆمەڵێک خەڵک ئەو سنتەرەی هەر مرۆڤک شتێکی لێداناوە مرۆڤک هەیە ئەو سنتەرەی کردوتە پارە یعنی چۆن یعنی ئەو تەقیمانەی دیکە ئەو بیرڕانەی هەیتی ئەو دیدگانەی هەیتی ئەو تێستێ وەردان و تەداخولانەی کە دیکە هەمووی بە تەقیمی پارێ دەڕوە کەسێک کە دەوڵەمەندە ئەو کەسەی پێ سەرکەوتووە کەسێک کە هەژارە ئەو کەسەی پێشکست خواردووە با لایانی باشی تری هەبی سنتەرەکەی کردوتە پارە کەسێکی چیتر هەیە سنتەرەکەی کردوتە بۆ نمونە ئافرەتێک ئافرەت باشە ئەگەر مثلەن شتەکە کابرا دەڵێ سیڤیم بۆ هاتووە ئەگەر ئافرەت بی یەکسە وەری دەگرێگە پیاوی هەرتەم شای ناکە کەسێکی تر هەیە ئێمە ئەلێرە هەڵە دەکەین پێمان وایە ئەگەر خودی خۆت ئەوەندە دەڵێن خودی خۆت گرنگی باشە هەڵک دەکەین لە چی پێمان وایە خودی خۆمان بکەینە ئەو سنتەرە ئێمە قەرارێکی باشمان داوە بۆیە ئەمە ڕێگە بە خۆمان دەدەین ئەو تەداخولانە بکەین خودی خۆمان دادنێن ئەی ریاسایەکە چمان پێ دەڵێ ڕێگە ڕاستەکە چیە پێویستە پرەنسیب مەبدە بەها لەو سنتەرە حکوم بکاتن بۆ نمونە ئێمە چیمان دێ لەو حاڵەتی ئەگەر پرەنسیب مەبدە با بڵێن پرەنسیب مەبدە حکمی کرد لەو سنتەرەی بوو ئەگەر ئەمن خودی خۆم حکومەکەی کرد لەو سنتەرەی بوو شتەکە لە مەسلحەتی من بوو ئۆکەی وەری دەگرم لە مەسلحەتی من نەبوو ڕەفزی دەکەم مامۆستا عەلی ئەمە تزانیت چییە شتەکە پرفێکتە بەڵام بابینە سەردەمی ئێستا و سوشیال میدیا بەڵێ گەلی عەزیزە ئەڤە خورمەنە ئەڤە کۆدە نەمێت کڕین گەل جەماعەتێ و مەجلسەکە خوشە مامۆستای الڤێرێ و پشتینگێ خودی حەز کردێ فلان تشتی خوین و فلان تشتی خوین ڕێک ئەم ئەسلوبەی ئێستا کە سوشیال میدیایە هەتا چڕادەوە دەکا کە خۆمانین وا لە خۆمان دەکەین و هەموو شتێک بڵاو دەکەینەوە وا لە خۆمان بکەین خەڵک تەداخولی ژیانی ئێمە بکە دوای لە ڕووی ئیسلامی شو ئایا دروستە ئەم شتە مامۆستا ئەحمەد ئێمە بەتایبەت لە سەردەمی سوشیال میدیا یاسایەکی ترمان هەیە ئەویش دووبارە یاسایەکی ئەکادیمیە هەموو مرۆڤێک ڕەسیدێکی بانقی هەیە چۆن ئەو ڕەسیدە بانقیە لە داخلی من هەیە و لە خارجی منیش بوونی هەیە ئەگەر ئەمن لە ژوورەوە ڕەسیدەکەی من بەتاڵ بوو هەوڵ دەدەم لە دەرەوە بە پڕی پیشانی بدەم بۆ حاڵەتانە بەڵام ئەگەر ئەمن لە ژوورەوە ڕەسیدەکەم پڕ بوو هەک بەم پڕ بوو پێویستم بەوەی نەبوو ئەتوو گرنگجیم پێ بدەی پێویستم بەوەی نەبوو کاکە چۆن ئەمن دەبینی و خەڵک بزانی ئەمن ئەوەی دەخۆم خەڵکم نەکردە قیەم یعنی ئەمن لە دەرەوە نمایشم نەکرد بۆ ئەوەی نەبیندرێ لە ژوورەوە من هەک بەم هیچی تێدانیا ئەو کاتە ئەمن پێویستم بۆنی ئەو سناپ و بەزم باش ئەوە کەساتێکی بەهێز پیشان دەدرێت لە سوشیال میدیای ئەوانەی وە دەکەن هەموو ژیانی لە زوعفە لە قووەت نییە چونکە بۆچی قووەت پێویستی بە نیشاندان نییە بەڵام زوعف ئەتودی زوعفەکەی خۆت وا پیشان دەدەی کە ئەمن قووەتم هەیە باشە ئاگادار بە هەموو کاتێک کە ئەتوو شتێک پیشان دەدەی دەتەوێت پیشانی دەی واتای نەبوونە کاتێک کە ئەتوو هەتە پێویستت بەوەی نیە پیشانی بدەی هەتە چونکە خودی خۆی هەیە بەڵام کاتێک کە دەتەوێت نمایش بکەی لە نەبوونە لە زوعفە لە قووەت نییە ئەم دێ پۆشین کە بتایبەتیشی سەر بۆبەتەوە چاوە کەسات یاکۆ هێزمە هەبت حتا سوشیال میدیۆژی خەڵک تەداخڵ ژیانەوە نەکرد مامۆستا گیان باشە ئەم ئسلوبەی ژیانی ئێستا بەتایبەت لە سوشیال میدیا کە خودی خۆی کەسەکە وای لە خۆی دەکات لە کۆمنتی قسەی ناشیاو لە ناو خەڵک بازباسیویە دوور لەو مەجلیسەوە خۆی دەکاتە کەسێکی دوور سووک خەڵک هەمووی باز دەکات گوناحەکە بۆ خۆیەتی یان خەڵکەکەوا دەکات ئیتر گوناح دەکەن بەڵام خێر بۆ خۆی دەنووسێ بۆ خۆی یەک لە هۆکارەکان ئەوەیە تەبعاً لەبەرەوەی تاوان یان ئەو لەغوی باسمان کرد بە مصطلحی قورئانی والذين إذا فعلوا فاحشة تماشاكا يعني فاحشة سيتو كإظهار ذكرت هر تاوانك هر شتيك كتبوا بيه سبب يعني ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن ليس المؤمن بالطعام ولا الناكرية هم مشتكان الفاحش زار هي بخود إثارة أو بابتانا دكي ديني سر زاد ديني سر شقام ديني برتساوي خلق يعني مالك هيك كاكا أو مالك زاري هربي بارز كاكا خەڵکە لەلایەکەوە ناڕەحەتت دەڵێ چاو نەفەسم لەسەرا ماڵی خۆشکاک دە ماڵی خۆت دەرمەخە دەدە بەو شێوە بەیان مەکە ئەوەی جەنابت ئاماژەت کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی دەفەرمێ استعینوا على قضاء حوائجكم بالكتمان الرحمة فإن كل ذي نعمة محسود تەواو يعني شتێک کە هەیتت لەلای خۆتە هەڵیگرە بۆ خۆی سەبەب يعني خۆت بە خۆت خودی خۆت يعني تو بکەی ئەو خەڵکە دێت کاکە یەک لە هۆکارەکانی ئەو خەڵکە دەرونیان نەخۆشە بۆیە پرسیارگەلێکی لێ دروست دەبێ ئەو لە کوێت هێنا ئەو ماڵت لە کوێ پێیا کرد ئەو ئاگادی بوو لە فلان شوێن ئەو خواردنە لە کوێ هێنا ئەو بینایەت بەچی دروست کرد
ئەو پارە بە لە کوێ پیدا دەکەی هەموو پرسیارانە هەمووی دەزانی هەمووی ستریک چەند پرسیار گەلێکە بڵێ ستریک بڵێ بڵێ دەزانیت چییە؟ بڵێ سناپیش تێ ئەمسا کو دەزانێت ستریکتیا کاکە ئاجا کاکە تەدەخولات ئەو مەکەن تەداخلات تەدەخولات مەکەن هەدی مامۆستاتی ناهێنی لێ دەزانم وڵا کاکە هەمووی هەیتان بەس تداخل ئەمە تەدەخول ئەمە نایکەین ئیشمان لەسەری نییە وێ باوەڕ کە ئەمە زۆر کەم و زۆر دوور و نزیک الحەذر كل الحەذر خۆلو بابەتان من هەنیت شتەکەی وا دەکا ئێمە بتوانین ئەوەی کە لەسەرمانە مینبەر و میحرابەکە ئەو داوە جوانی بگەینە بۆ خەڵکەی ئەوە گرنگە بۆ ئێمە بس يعني بس سەروی بۆبەتی بەڵێ. هەکە تو سەبەبی خەڵک بەحسێت تە بکت بۆ خۆش تاوانباری بۆ خۆت تاوانباری و دەبیە سەبەبی تاوانی خەڵکیش گوناهی خەڵکیش حتى دەی کاکە ئەگەر هەت چەند تەدەخولیش نەبی بەس پێمان خۆشە سرودەش خۆشیش ئەها لەنا سرودەی خۆش ئەو ئەمن گوتم منی ئەمن تەواو تەواو بارەکە الله فیک ما أدري.
بارك الله فيك بارك الله فيك. أي خودش بارك الله فيك وفي فيك. طيب الله وفاك. ما مستعلي دزاني. طيب الله وفاك وبارك الله فيك. الله أكبر. بارك الله فيك وفي فيك. ما مصطفى أحمد جان جانی برای ئەوانەی ئێستا بەڕێژەی ئەگەر مەسەڵەن دەبێ ئێوە ژاگاتان لێبی خەڵک چۆن سوۆسیال میدیا بەکاردێنن بە تایبەت ئەوانەی کە بەناوبانگن بەڕێژەی ئەوانەی ئێستا بەو شێوەی ئێستا سوۆسیال میدیا بەکاردێنن و ژیانی خۆیان هەمووی لە ناو سوۆسیال میدیادا دەنێن ڕۆژانەی خۆیان سەتا چەندیان کەسایەتی بەهێزیان هەیە و چوون بیان ناسین و چۆن خۆمان لەوە بپارێزین هەر یەکە کاتە پێشمان فۆڵۆی کەن ئیتر بە دوو ژیانی بکەوین چ دەکات چێوە دەڕەوە چ دەخوا لەگەڵ چێ ڕەفیقە. ئوستاز ئێمە شتێکمان هەیە ناوی بازاری ئامانجە باشە پێش ئەوەی داخلی ناو بازاری ئامانجەکانمان ببین پێویستە ئێمە خود ناز بین بزانین ئێمە چین و ئەو کەسانێک کە فۆڵۆویان دەکەن چێن و ئایا ئەو کەسانێک کە ئێستا ڕێژەیەکی زۆرن ئەوەی کە جەنابەت باسییان دەکەی کە کاتەکانیان دەکوژن و کە لە باشە بەکار نایێنن ئایا ئەوانە چەندە خۆیانن ئایا چەندە ئەو ژیانێکەوە نیشانی دەدەن خۆیانن هەر ئەوەش پرسیارە ئەوانەی کەوە دەکەن خۆیانن یان ژیانیانکارن نمایش دەتوانم بڵێم ئەکتەری باشن ئەگەر نەخودی خۆیان نین ئەو ژیانێک کە نیشانی دەدەن هەمان ئەو ژیانە نییە کە خودی خۆیان لە واقعی خۆیان لە داخلی خۆیان دەژین سیر کە ئێمە نزیکترین هاوڕێی مرۆڤێک چییە و باشترین هاوڕێی مرۆڤێک چییە یەکەمین هاوڕێی مرۆڤێک چییە خودی خۆیەتی ئەو کەسانە لەو هاوڕێیە بەدەرن ئەو هاوڕێیان نییە خودی خۆیان نەدۆزیوەتەوە دێن دەیانەوێت بە تۆ بڵێن وەرە من تۆ دەدۆزمەوە تۆ من بدۆزەوە لە ئەسڵدا پەیوەندێکە بناغی نییە چونکە ئەوە بەخۆی نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە دۆزینەوەی خۆی لەگەڵ خۆی نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە سەرکردایەتیکردنی خۆی بۆ خۆی بەڵام خەتای خەڵکیشە کە خەڵکی ئەوها بەناو بانگ دەکەن و ئای چۆن قەیف خوتی بخۆی بازارێکی دوزیوت کابرا بازاری ئامانجەکەی ئاوایە سیر کە ئوستاز ئێمە ئەگەر خودی خۆمان دۆزیەوە دەزانین سەیری کوێ دەکەین و سەیری کوێ ناکەین دەچینە چێ ناچینە چێ ئەو کاتی ئەگەر ئێمە کۆمەلگایەکی باشەکان دەڵێم خراپەکان نا ئەگەر ئێمە باشەکانمان ئەکتیڤ بین و هۆشیارێکی باش بین بڕوان پێ بکە ئەو کەسانی لەو بازارە عەشوائیە لۆیان چوویتە سەرێ ئەوها لۆیان ناستە سەرێ یعنی نسبەت خەتای ئێمەی تێدا لەبەرەوە ئێمە فۆڵۆی ئەو کەسانە دەکەین ئێمە دەڵێن کاکە کاتمان هەیە بۆ ئێوە فەرمو کاتمان بگرن ئێمە دەڵێن ئێمە ناتوانین لەگەڵ خۆمان تێکەڵ بین فەرمو ئێمە ناتوانین هاوڕێتی خۆمان بکەین فەرمو کە تۆ ناتوانانی هاوڕێتی خۆت بکەی وەرە هاوڕێتی من بکە کە تۆ نەتوانیوە خۆت بی و خۆت دروست بکەی و هەردووکیان ناتوانن هاوڕێی خۆیان بەڵام دەبن هاوڕێیەک ئەمن بیکە ئەی دەست خۆش مامۆستاعەلی بڵێ ئەم تەداخولە زاریوە هەبووە و زۆریش هەبووە یخو ژن و مێرد لە خۆیانەوە یەکتر لە یەکتر جیا نابنەوە نییە حتمەن یەکێکە تەداخولی ژیانیان کردووە ئەمە بۆ پێی ناڵێ ئەمەد بۆ بکڕێ ئەمە بۆ پێی ناڵێ ئەوەت بۆ بکە بچی سەفەر بکەی ئەی هەتا دەگاتەوە بۆ منداڵ ناهێنن و نازانم چی و چی هەتا دەگاتە ئەو ڕادەی تەماشەیەک دەکەن وەڵڵا گەیشتنە تەلاق لێک جابوو توزانین چۆن لە شووە دەست پێ دەکا دەست خۆش بێ مامۆستا ئەحمەد جەنابتان يعني ئەوە لەوە دەست پێ دەکە حتا لە یەکەم لەحزەی کە هێشتا ژنینێ ناوە ئەرێ بۆ ژن نایانی ئەرێ فلان کەس بۆ مێر ناکە ئەرێ فلان کەس بۆ ژنینێنە ئەرێ بۆ تەلاقی بۆ لێیدا بۆ ژنی تەلاقدا بۆ وای کرد کۆمەڵێک پرسیار دێ حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لا يسأل الرجل فيما ضرب امرأته يعني خەڵکی ئاسایی يعني بۆی نییە جیرانێک کە دەمەقاڵەیەک هەرایەک دروست بوو دەڵێ بۆ دنیە مسلمان نابێ بپرسێ بۆ ئەم دەمەقاڵەیە دروست بۆ ئەم دەمەقاڵەیە و بۆ ژنەکەت تەلاقتە بۆ لە ژنەکەشتدا یعنی ڕاستە و خۆ بچێتە ناو ئیلا مەگەر هەندێک حاڵەتی وەکو ئەهلی سڵح و ئەوانە چونکە وەکو باسم کرد ئەهلی خۆیان وەکو یاسا و وەکو مامۆستا و داعی و عامیلی خێر و ئەهلی سڵح و ئەهلی نوسح و ئەوانە بۆیان هەیە لە دەرگایەکە ئەوش بە ئوسلوبی خۆی چکە ئەساڵیبی داوەشمان هەیە حتا ئوسلوبی خوتبە و ئەوانەشمان هەیە ناکرێت لەسەر مینبەری عامیلی خێرین بەڵام ناکرێت هەندێک شت تەداخولات شخص ناو بێنم بڵێم ئەرە فلان کەس بوو نوێژ ناکەی ڕێ بە خۆم نادەم ینی من ئەم لە سەمی بەریشم وەکو شخص حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی خەڵکی نەدێنا لە سەمی بەر وەکو أبال أقوى من كذا أقوى من كذا وكذا يعني حتى بزانە ژیانی قورآن بخوێنەوە پێغەمبەر موسی عەلەیهی السەلامی خوای لە بێدەگاتە ئەو دوو ئافرەتەی کە دەزانی بەس پەچیان کەوتووە پێویستیان بە یارمەتیە
بەڵام پێویست بەوە ناکا بڵێم ئەرێ چێنە و بۆ دەستەکەن و بۆ دوو کەس ما خطبكما تەواو ما خطبكما يعني خلاص ئەوان دێن تەمشي على استحياء يعني پرسیاری گەلێک دروست نابێ لە کنیان بۆ ئەوەی ئەتوو بۆ بەس دەڵێ باوکم دەوێت پاداش دەکەم مەسەر بداتەوە کابرا ڕیسالە و نامە بوو کچی ئەم و ئەو ئەنێ ینی کۆمەڵێک پرسیار گەلێک دروست دەکات لە ناخی خۆیەوە لە ئەمە بە تایبەتی ڕەمەزانە دانیشتوە خەڵک کاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ زۆر ڕۆژوان هەیە ڕب صائم ليس له من صيامه إلا الجوع تمام يعني رب قائم ليس له من قيامه إلا السهر يعني بس باشا بكرت مختصري أما كري حرام يكيك ئەوەندە تەداخلی ژیانی دوو هاوسەر بکە بگاتە ڕادەی جابوونەوە گوناحەکەی گوناحەکەی ئەوە لە کەبائیرەکانە چونکە تێکدانی خەڵک چونکە دەگاتە حەدی ئەوەی کە ئەگەر پێشی لێ نەگری لەوانەیە مەسەلەی حەسادەت و خیانەت و سحر و جادو ها دێتە ئەو بابەتش کە شتەکەوەندە گەورە دەبێت تەفرەق بابی فتنە تەفرەقە ئێستا لە چیەوە خەڵک تەدەخولاتی هەیە بۆیە سحر لێک دەکەن جاسوسی لەسەر یەکتر دەکەن گومانی خراپ بە یەکتر دەبن ئەوانە هەموو لە چیوە دەست پێ دەکەن بارك الله مامۆستا ئەحمەد جان بارك الله فيك والله كاكا جزاك الله وهر بو بركتي أولا شو دستي بيدك ها يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن زانا لقماني خرابه قماني خراب بيكتر دبين تجسس لسري يكتر دكين غيبتي يكتر دكين حسادة بيكتر دبين بوي أو خلق تدخلات دست بيدك هات شكو بيشينيه هو كاركان تشين كاكا أو سانا الرودة ده هو كاركان أويا هر أوج بوكا حضرة يوسف عليه الصلاة والسلام ككتنا أو هم مشاكلي أو تداخل يعني كرت تمشان كرت باوشي زور اهتمامي بيدا دا خوشي دبي لخوي حسادة كاكا ويتشيش مراقبة كرني خلق يعني أتو أورو ميانا مهندم كمالك ما مصام لكن بون خدش هم يوروزي فهم رأيت عن سيرة أبابتي ما مصايق سجنون والله مراقبة خلق زور مهمة يعني يقله هو كاركان خلق مراقبة يكتر دكا ماڵی چۆنە چی پێیا دەکات چی پێیان ناکا معاشت چەندە هەندیان گوتیان معاشن چەند معاشەکەشیان بڕی هەندیان گوتیان موچەت چەندە و معاشت چەندە و داهاتت چەندە ئەزە بامەستا شتەشی دەژێڕمەوە ئەوە لە وەزارەتی ئەوقاف ئەو شتە ڕوودا وەختی ئەو کاتێک کە برێن موچەکان هێشتا نەکرا بۆ هەژماری من دیار بوو ناوەکان بانجی دەکردەی گۆ فرانی کوڕی فران مليون كون دا جيشتا او اخر جيشتا ومري ما مري مليون كون الله نبي يعني وهاي وكرت ما مصاحمت او زياتر او بابته تداخل كردن لجاني خلق بفي او تويجنان ويك هي والله لناو جنان هي يعني لناو بياوان هي وبوتشي سببك تشيا سير كاستاذ لناو جنان زياتر لبروجن زياتر تاوليك يعني دوای هجومان دەکەن سەر دنیا هەشتی ماسمان بەڕێکردی خۆتەوە ئەمن دەڵێم قیاسەک نییە بڵێم بەڕێژێک ئافرەت زیاترە بەڵام حاڵەت بۆ حاڵەت جیاوازە کاتێک کە ئەو مرۆڤە چاولێکەری زیاتر بوو زۆر جارێ پیاوێک چاولێکەری لە پیاوەک زیاترە لە ناو ژنان بەو ناوەی ڕۆیە بەڵام ئەم دەتوانم بڵێم ئەگەر لە بزنسێک تەماشا بکەی لە ناو پیاوان تەماح و چاولێ بڕینە ڕسقی یەکتر و ئەوانە بوویتە ئەو فەیسی گۆڕان یعنی ڕێژەکە لە هەردووشیان هەیە بەڵام لەناو ئافرەتان بەو فەیسەیە بەڵام لەناو پیاوان بە فەیسێکی ترە بڕۆ ئێستا تەماشا بزنسەکان بکە کابرا دوو منافسن پێی ناخۆشە ئەو منافسەکەی یەک ئایتمی بفرۆشی و دەزانی ڕسقی و یەخواردی دیکەش هەیە نازانم و کەبابی دانا دەستی لە تەنیشتی کەبابی دادن ئێکوری دەبڕم مریشکی دانێ لوی لە کەبابی دانێ ئێوە نییە تخوا ئەوە شتە داخل نییە ئەوشتە داخل باشە جۆرێکە لە یاسایەک هەیە ئێستا ئەمەگە بڵێن ئەمە ناخۆشیەکی زۆر گەورە و کۆشندەیە خەریکە کۆمەلگە لە ناو دەچێت چارەسەریەکە چییە بە کورتی ئەگەر پێمان بڵێ یاسایەکی چارەسەر هەیە خۆمان چاکەین بەو یاسایە چارەسەرەکی ئەوە لە چ دروست بووە لە چه حاڵەتێک تەداخل دروست دەبی لەو حاڵەتەی ئەمن دەمەوێ ئەو نەفەرەی بەرامبەرم ببتە ئەو کەسە کە ئەمن دەمەوێت نەک کە خۆی پێی دەکرێت و خۆی بوونی هەیە یعنی لە چێ لەو کاتێک کە ئێمە یەکتر قبول ناکەین وەکو خۆمان بەڵام دەمانەوێت ئەو نەفەرە ئاوا بێ کە ئێمە دەمانەوێت وازحەت دەڵێم
ئەمن ئەتوی قبول ناکەم وەک ئەوەی کە بە خۆت هەی یەکتر قبولکەین وەکو دەمەوێت چ بکەم دەمەوێت ئەتوی ئاها لێ بکەن کە بە خۆم دەمێت لە قاڵبی لێ تەداخولت دەکەم چارەسەرەکەی چیە ئەمن ئەتون قبول بی بۆ غەڵەتانی کە هەیەی شت لۆنا ئەتون قبول بی بۆ کەم و کوڕیانی کە هەیەی شت لۆنا ئەتوش ئەمنی قبول کە بۆی کە ئاوامە هەمە و بۆ شێوازەیمە لە نەتیجە خوا منی وا دروست کردووە تۆ شوا دروست کردەوە وا قبولم کە ئەنە قسەکەی مامۆستا شوا دەگەینی مامۆستا ئەحمەدی زۆر جوانە مەسەلەن زۆر جار مامۆستا کاریگەری هەبووە مەسەلەن وەکو بانکخواز جەنابەت مەسەلەن ئەمە زۆر جاران بڕوا بکە کابرا زۆر جار پێمان نەگوتێ مەسەن نوێژی بکە بە چوینە ماڵی ئەوەندا یعنی لە پێش چاوی جەماعاتی بکەن دەست نوێژی بشۆن یعنی وا بووە شخصەکە خودی خۆی تەسیری لێ کردیە یعنی بە خۆی گوتێم گوتی مامۆستا تەسیری لە من کردیە کە تەمەشای ئاکار و شێوازی توم کرد کە تو بێدەنجی دنوان بە شتەکانت دیار بوو جەماعاتت دەکردەوە دەکرد وای لە من کرد کە ئەمنی شەرمەک لە خۆم بکەمەوە بەسەر خۆم مەگەر پێی بڵێ کافر بۆ نوێژێ ناکەی دێت هەی مەلعون بۆ نوێژێ ناکەی زەندێ تەسیری سلبی هەبی لە سەریکا بەڵام بە ئوسلوبەکی جوان ئێستاما خەڵکی مەهروایە گاکە بابوو داک دەڵێ کوڕە هی کافر هەستە نوێژە بکە هەی مەلعون هەستە نوێژە بکە هەی نازانم چێکا کە تو کوبانگی منداڵەکان دەکەی بۆی نوێژێ بکەن والله تەدەخولاتە کاکە والله ها طبعا ئەگەر ئینسان فکر لێوە بکاتەوە والله زۆر کڕ و بێدەنگ دەبی باوەڕکە دەبێ وأمر أهلك بالصلاة عندك شتي وكو باسمان كر فرميتي فرمان بمناله كانتان كان حتى في مصاصم فرميتي لا يعني أولاد كانتان لحوصالية والرابع مروا أولادكم بالصلاة مسألة نوج فيرمان عندك تدخلاتنا كين أصلا الرجوع بو زمان ما ندقري وما ندك خاوين ما كاتو تدخلاتنا كين نوج وما ندك كباسم كر آياتك هنا موال سورة المؤمنون ها خوابو او اللغو هنا يتبيني دو شد باسي دكا والذين هم عن اللغو معرضون خويا ببارز نقصي اللغو بخويا نوجه دمان جيرته لو بو رمضان زمان ما نقرين لا تدخلات بهرشي واجبات وتقوى ودين ووعي وورع بوانو نقرينوا ناقرينوا لبروي كان عندك شيء واجبي كرو